یەکێک لە گەورەترین کۆمەڵە تایبەتەکانی پەیکەری مەڕمەڕی ناوازە و دێرین هێنانەوەی پەیکەرە دێرینەکانە لە بوونەوەرە ئەفسانەیەکانەوە بۆ پەیکەرەکانی ئیمپراتۆرەکان. لە مانگەدا لە ڕۆما دووبارە دەگەڕێنەوە بەردیدەی بینەران و میوانەکان. زیاتر لەنەوە پەیکەری یۆنانی و ڕۆمانی 620 پارچە لە کەتەلۆگی تۆرلۆنیا لە 14 ئۆکتۆبرەوە لە ڤێلا کاڤارێلی لە مۆزەخانەکانی کاپیتۆلۆنی پایتەختی ئیتالیا نمایش دەکرێن. خێزانە ئیتالیەکەی تۆرۆلۆنیای فرانکۆ ئەرستۆکرات و دەوڵەمەند کە سەرپەرشتی بەڕێوەبردنی دارایی ڤاتیکان دەکەن خاوەنی ئەم پرۆژەیەن. سێ هونەرمەند لە پرۆژەکارێکی هاوبەشدا لە شاری ڕۆما پەیکەرەکانیان پاکردەوە و سپیان کردەوە. لەوانەیە ئەم جۆرە پەیکەرە هونەریانە لە ماوەی ئەو سەدانی پێشوودا چەند جارێک لەم گەنجینەیەدا نۆژەن کرابێتنەوە. بەو ڕێگەیەی کە ئەوان هەستاون پێی بە گەڕانەوەی ئەو شتانەی لە سەدەی هەژدەوە تا ئیستا هەوڵیان داوە ئەو نەریتە بەکاربێنن. وەک چاکردنی کەم و کوڕیەکان بە پێچەوانەوە ئێمە ڕەچاوی لایەنە هونەریەکەش دەکەین، بەڵام هەڵ دەدەین ئەو کارەی ئێمە کردومانە نەیشارینەوە. هاوپیشەکەی ئەلیزابێتا لولی ئاماژە بەوە دەکات کە چۆن دەتوانێت ئەو نۆژەنکردنەوەی پێشوو ببینێت وەک لە کتێبێکی مێژوویدا لەسەر پەیکەری یۆنانی ناسرا و ئێرا کاپرانۆ ڕێپۆسا، ئەو بزنانەی کە پشیان داوە کە لەلایەن پەیکەرتاشی ئەفسانەی بارۆگیان لۆرێنزۆ بێرنینی کاری لەسەر کراوە. ئەوەی لەم پرۆژەکارانەدا بە تایبەتی سەرنجڕاکێشە هەموو ئەو شتانەیە کە زیاد کراون هەر لە مەڕمەڕەوە تا گەچکاری. بە کورتی هەموو دەستێوەردانەکانی ڕابردوو کە تەڵۆگیان بۆ دەکەین بۆ ئەوەی بیرۆکێکی گشتی مێژووی هەر پارچەیەکمان دەستکەوێ. سەرۆکی پارێزەری کۆکراوەی پەیکەرە دێرینەکانی تۆرۆلۆنیا ڕایوایە کە دەستی لێ دەدەیت هەست بزوێنە وەک پەیکەرێکی برۆنزی جەرمانی کۆسکار دەکا. ژنەراڵێکی ڕۆمانی کە براگەورەی ئیمپراتور کلاودیۆس و باوکی کالیگۆڵا بووە. جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ئەو کارانەی کە لە مۆزەخانەکان پارێزراون و ئەوانەی لە کۆکراوەی تایبەتدان لە مۆزەخانە هونەریەکانن. وا بڕیارە چاودێرەکە ئەو پارچەون بوانە لە شوێنەکانی دیکەوە بگەڕێنێتەوە بۆ ئێرە. بۆیە ئەگەر دیمەنەکانی جوانیش نەبن، ئەوە جوانی شتە کۆنەکانی هەرتێیدایە لە کۆکراوێکی تایبەتدا. بە پێچەوانەوە ئەوە جێی ڕەزامەندی نییە. پیشانگەی مەرمەڕەکانی تۆرلۆنیا وا بڕیار بوو لە مانگی 4دا بکرێتەوە، بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دواخرە ئەم پیشانگایە بە هاوبەشی نێوان دامەزراوەی تۆرلۆنیا و وەزارەتی ڕۆشنبیری ئیتالیا و براندی گرانبەهای بۆلگاری ساسکرا. وا بڕیارە ئەم پیشانگایە بەخۆی و پەیکەرەکانەوە گەشتکات بەنێو ئەوروپا و ئەمریکادا و پێش ئەوەی شوێنێکی هەمیشەیی تایبەتی بۆ دابین بکرێت لە ڕۆما.